بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئەڵلقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی بەڕێزداین لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاگ دکتۆر شێخ سلێمان لەم بەرنمەیەدا هەوڵە دەین کە چەند لاپەڕەیەک لێ ژیانی خۆی هەڵبینەوە و شایەتی لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگەدا کە خۆی لە نزیکەوە ئاگای لێیانەیە خۆی تێدا بەشدار بووە. کاگ دکتۆر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە. ئەنگۆ بەخێر بێن بۆ ئێرە بەڕاستی هەنگۆ ئێرە ڕۆشن کرد هەنگۆ دڵێمە خۆش کرد. زۆر سپاس هەمیشە دەرچاوە. بەداخەوە هەندێک شت هەیە ینی ناخۆشن بەڵامێترە بێ بۆ مێژوە و باسییان بکەین ئێوە کە لە ساڵی 1970 ئەو کاتەی کە ئەو کۆمەڵێک مەلا هاتن یاخود بە ناوی مەلاوە کە حکوومەتی عراقی نردبوونی بۆ کوشتنی مەلا مەستەفا تۆ بۆ خۆت لەوێ بووی گەنجێک بوویت شایەتی تایبەتت هەیە لەسەرەوە حەزەکە مەگە بە کورتی ژوێ بۆمان باسکەی. بەڵێ ئەمرێ من هەنگی 14 ساڵ بوو ئەس لە بارەگای بارزانانی لە قەسر و ماکۆسە هاتینە حاجۆمەرە هێوارە بوو ئەمیش سوتفە لێ بووم لە ناو دەرکا چۆمە ناو دەرکا ئەمن مەلامەسا پڕەحمەد بی دانیشت بوو کورسێک ئێوە بوو دائیمان خاص ئەمیش سەلام عەلەیکم ئەزبەنی لە ناو دەرکا ڕاوەستام تقریبا 8-9 مەلا بوون یعنی جەمەدانی جلکی مەلات بەدا بوو بەس ئەس بێژم دو سێلوان مەلا بوو ئەوانە دی ئەمن بوو جلکی مەلا کردبوونە بەخۆ ئەس ناو دەرکە ڕاوەستا بووم قسەکردن پاشی چاچی هاتە ژۆرێ چای بۆ مەلا مستەفای بر ڕاست تەقیەوە وێندەری یعنی ئەمن ناو دەرکا وەکو شاش بووم نەزانی چ بکەم بچمە ژۆرێ تاریکە کەس نابینیت ئەوەی کە چای دانا ئەجوێ مستەفا کابرا کوڕێکی ئاکرەی بوو چای دانا مەلا مستەفا هاتە دەرێ خەنجەری ڕوت دەستە ئێرە شێندە خینی پێوە بوو هاتە دەرێ مەلا مستەفا هاتە دەرێ جەماعەتی خۆ لێدا مەلا مستەفان ئەوها برد مەلاکان سێ کەس هاتنە دەرێ هات چۆنە ناو تۆلێتێکی لە پشتەوە ئیدی جەماعەت هاڵ نەدا و دەرکە ئەوانیان هەموو کوشت چوون ئەوانە دیش لە دەرکەی تۆلێتی لێیانداوە ئەویشیان کوشتن چایچێکەش کوژرا هەندی مەلا مستەفا هاواری کرد نەکوژن تشت لوەی ئەوە بوو ینی حەقەتەن کارەساتێک بوو ینی دڵی خەڵکی هژاند هەموو خەڵک وەرە مەلا مستەفای کوژرای مەلا مستەفاش گوتی هەر نەسە جیهازێ ئەوێ سە جیهازێ تەلەفۆنێ بژن دا مەسعود و ئیدریس نهێنەوە ئەوە چۆ بوونە ناوپردانێ مەکتەب تەنفیزیە نا مەکتەب سیاسی تشتێکی وە تۆ بوو لێری گوتی با نهێنەوە گوتیان وڵا یەک هات گوتی ئەزبەنی کەس قورفا جیهازێ نییە کوڕەکە ناوی چیچۆ بوو لێرێ نەما بوو مەلا مستەفاش بەرێ خۆدا من گوتە شێخی من تۆ تشتێکی لێ زانم گوت بەلێ ئەزبەنی بغار چوومە سەر جیهازێ گوتە بێژێ لە سەیتەڕە ناوپردانێ نەهێلن کەس بێت حتا ئیدریس و مەسعود نابی بێن ئەمە چوومە سەر جیهازێ ناوپردان فەرم و حاجی عومەران چ بووە گوتم مەلا مستەفای ئەمرێ کرد لە سەیتەڕەی کەس ئیزن نەدەن حتا ئیدریس و مەسعودیش ئیزن نەدەن بێپرسان مەلا مستەفای ئەژ هاتمە دەرێ من گوتی ئەزبەنی من گوتی ئێزە هەرە وێرێ بڕوونێ لا ئەس چۆم ڕوونشتم مدیت جرجر تەلەفۆن هات ئیدریس هزار ڕەحمەتی ئەس بێژم ئەو بوو یا کاک مەسعود بوو حاجی عومەرا چ بووە من گوتی وەڵڵا ئەزبەنی چ نەبووە هەندێک مەلا هاتن خۆ تەقانەوە گوتی بابێ من گوتی وەڵڵای بابێتە سەلامەتە و ئەوێ دی چایچی ئەمرێ خودێ کرد ئێجا وە لێ کرد بوو ئێستاش ئەس بێم ئەگەر بچێ مێشکێ چایچیەکەی بوو یا یەک مەلا ببانەوە نووسا بوو ئیدی دوو سەیاران وی بوو شۆڤەلێت چرایەوان یە پشتەوە ئەوها بوون چۆن لە ژۆرێ ڕەشاش هەبوو ڕەشاشیان دانەبوو لولەی ڕەشاشەکەیان لە گڵۆپەکەی دانابوو ئەگەر بحەلێن گە مەلا مستەفایان کوشت ئەوان بحەلێن ئەو لە پشتەوە شەڕ بکەن
هندی ئیدریس و مەسعودم گوتی بە خدای مەلا مستفای گوتی نابی بێن بەڵێ ئەمیش مدەتێک ئەوانەیان هینا هەمویان تەماشایان کرد چه هەویان وێ و ئەو تشتانە دوایێ چۆن وکی حاجی عومەر هاتێ شێخی باڵەکە دەرباستە بکەندێک هەیە بەڵێ لێرە قۆرتێکیان لێدا هەمویان هاوێشتنەوێندێ و ئاخیان کردە سەری بەڵێ ئەیدی ئەمن گوتە جماعەتێ ئەژم عەمەر ئاغا بوو دیسا گوتمێ عەمەر ئاغا ئەو بۆ نەهێلا ئەزیز مەسعود بێن گوتە شێخێنەمە ئەوە ئەگەر ئەمە تەیارەدا هێن ئەگەر تەیارە هات بە مەلا مستفا نەتخواست ئیدریس مەحدوس بێنە کوشتن چکە ئەگە ئەو هات نەکوشتن شۆڕش تێکچوو من ئەجی زۆر ترسیام گوتم نوکە ئەدیس مەسعود دێن دێبژێ ئەتوو بۆ دەبووە کرد بەس چ قسەیان نەکرد حقەتەن ئەوەش کارەسەتێکی گەورە بوو ینی خدای مەلا مستەفا نەجات کرد بزانم بکایە حەمایلخانێ چ خێرەک بۆ کریە ئەوێ ڕۆژی چکی دائیمەن خێریت کرد گایەک بۆ ساداتی نەهری گایەک بۆ مەرقەدی نەهری دائیمەن گایەکیت کوشتەوە الحەمدولله نەجاتی بوو مفاوەزاتیش دیگە عێراقی بچەک تێک چوو چونکی ئەگەر بەس نەجاحەتی نابە ممکنە حاجی عومەریان تەقت کردبە یا شێخ ئێوە دوایەوەی کە باوکرد لە سێدارە ئەدرێت بۆچی ئیزنیاندان بۆچی ڕۆیشتن یاخۆت تۆ بۆ کوێ چووی چارە نووسیەوە چی بوو بڵە ساڵا پاشتر ئەمە هاتینەوە حاجی عومەرە ئێوارە دانیشتە بووین هەز ئەز ئیسماعیل لە مەقەڕ بوون ئەوانە هەیەک چوو بوو جێیەکی مەنان بۆ خۆینا مەنزەلەی گەورە ناوی قاسم بوو تەباخێمە شیوی چات کرد ئەمەش چوین بە خۆی و قاپمەینە دانیشتین لێرێ یەک هات دیگە مەسئولێ مەقەڕە ئاخۆت مەسئول خەزالی مەسئول بوو پاشیش حوسێن ئاکرەی هەبوو حوسێن هاتەنێک من گوتە تە ئەوە دیتمە گوتێ گوتێ هاتە بێژیت فلان کەسیە گوتە با لێرە نەمینن دا لێرە بچن گوتی حوسێن ئەمەدە کیۆچین بۆ خاترا خودی یعنی سزی مەنیە پێوە بچین یعنی لێرە پاریانانێکێت خۆین وەکو پێشمەرگەیەک خزمەتێکیش هەبی بکەین کیوە بچین گوتی وەڵڵاهی بچن بۆ ئەنگۆ چێترە ئەخمە گوتی گوناحەمە چییە تو وەڵڵاهی ئەنگۆ چ گوناح نینە بەس دەبی بچن لێرە ئەم گوتی ماخراب نەبووینە پارێنە ینی ئامانێکی هەندە برنجە ما دێ چ کێماسێ دێختی خۆت خینین و گوتی دەبی هەبچن ئەمیش زۆر گریان زۆر بەزەیم خۆ هاتەوە حقەتەن زۆر نەخۆش بوو گوتمە ئیسماعیل تەکبیر چییە تی وەڵڵاهی ئەز نزانم گوتمە هەستە دابچین گوت کیوە بچین گوتم وەڵڵاهی نزانم دێ کیوە چین بەس هەستە دالبا و حکمەی بچینە دەرێ وەڵا گوتی ئەز نایم وەڵا هەستام کورتێک شارارێکی پێشمەرگە جودە مەدانی سۆ لە سەرێ من بوون زۆر کەش خەوم وەڵا چۆم سواری سەیارێکی تەکسی بووم هەندە پارە من هەبوو هەتا هەولێرێ سوار بووم وەڵا هاتینە چارڕای ڕوانزێ سەیتەرە هەویە من نییە هیچ ملنێک نییە گوتی وەرە خارێ وەڵا هاتمە خارێ گوتی ئەتو کێ گوتم وەڵا من تەڵەبەیەکم لە بارەگای بارزانانی لێرێ بخۆ هاوینێ چم لێرێ دژیم گوتی بارزانانی مش عەرەبی نەتزانی وەڵا گوتیان تەکسێکی ئەتو هەڕە وەڵا ئەزیان سواری سەیارێ کردم ئەزیان برمە حامیە ڕوانزێ حامی ڕوانزێ تەحقیق و مەحقیق و وەڵا ئەزیان برمە کەرکووکی عینی شەو شەوی ئەمەیان بردە کەرکووکی لە کەرکووکی یەکیان هینا گوتمێ بێژێ ئەمن بۆ چ گرتینە گوت وەڵڵاهی نەزانم ئەمەش نزانی ئەتوو بۆ گیرای دێ ئەحچی ئاخر سەحچی بێژە چ بێژم گوت کای بێژە من ئەس چ بێژم کای بێژم چ ئەزێ هاتیمە حال و مەسەلە هۆیە ئەزێ ئەس بارەگا تەڵەبە بووم خۆل بارەگای بارزانی بووم ئەس دەرکرم
برای من نهات ئەژی هاتە گوتە هاتە دیکیوەچ گۆمی وڵی ئەژی نزام دیکیوەچ بتخواست بسمە هەولێری بخۆ شۆڵکەم لە هەولێرش بخینم چ شۆڵ دەکەم گوت عمەلاتی هەر شتێک بیت وڵا ئەو تەق ئەو قسانە من وەرگرتن وڵا سپێدەی ئەسوار کردم ڕاز بوو بەغدای ئەس بمە بەغدای وڵا گەیشتی نەوێرێ ئەوەل جار بە ئەو کێبڵێ کەهرەبایی وەڵاهی لە ئینسانتدا وەکی لە مرۆیتدا هەندە ستورایی گوێرە کێبڵەکەی ستورت وەکو سۆتانی لێتات یا ڕەبی خۆدا تەکبیر چییە من چ گوناحەیە داوای چیان لە تۆ کە دەیانویست چی بڵێ ئەیانویست ئەتویان بۆ ناردی بەڵێ یعنی ئەوان گومانی ئەویان هەبوو کە کاک مەسعود ئەزێناریمە بەڵێ دی کاک مەسعود ئەتوێ ناردە وڵا دوسێ ڕۆژ لێدا و بوقتە گوتم بابە وڵڵاهی نەزانم بێژنە من چ کریەدا بۆم گۆ ئیمزاکەم بۆ من ئەدام خۆشترە لو تەعزیبەی یعنی ئێکساش بەرێ خۆ بکێ پشتا من هەموو شەخ بووە یە تەعزیبی وڵڵاهی شەوێکی تاڵ ئەزیان بردم غرفەیەک مدیر ئەمن دانیشت بە ئەزیم نازم گزار بوو ئەتو کێی کوڕێ کێی ڕاستی باخوا هێندێک پرسیار هەڵتەکەم ڕاستین ئاخۆ دێتە پارچە پارچەکەم گوتمی سەر چاوە بێژە وا دەبێت ڕاستی بێژم وڵا گوتی ئەتوو بۆ من بێژە تو بۆ هاتێ بارەگای بارزانانی و ئەوانە دایک و بابێتم گوت وڵی دایک و بابێ من هەردووکی مرینە گوتی بابێتە نەمریە بابێتە خنکاندنە کێ خنکاندیە گوتم وڵی ئەز نزانم سوزانم من هەلوێرێ نەبوومە گوتم ئیدی هەندی ئەوەی کرد گوتی بیبنەوە باش ئەس برمەوە تەعزیبەکە کێمتر بوو من ڕۆژێکی هینان ئەزیان لە دەرکەی گرێدام هەموو جارێ دەرکەی دەکەوە پشتا دەرکەی ئاهۆ وکی دەرکەیت کەنەوە سەرچا من هەموو شکانە هەندی دەرکەی دەکەیەوە لە سەرچاوتە دەرکێکەویت عیب نەبیت ڕۆژێکی زابتەکی دەرکرەوە گوتە جەبان ترسنۆک بۆت گیریە گوتمە حەقەتەن یەک ئەس بێ دەست نوێژم نەشێم نوێژی بکەم یەکژی هەنەزام قبلەژی کیوەیە گوتە ینی غرفای ئەدامێ دایت خازت ئەوە بکەن تا ئازادکەن ئجا عیب نەبی تۆلێت بوون وکی چێ تۆلێتێ یەک دەقە مەجالت هەبوو دقەیەک دەبی مەسینی خۆتە پڕ کرد بە ئاو دەست نوێشتە ششت بە ئەگەنە پێنێکی دەرکەی تەنەکەتدا ئەو دەرکەل دموچایەتت کرد ینی زۆر نەخۆش دەستی مرۆل پشتێک گرێتدان ئێزا ئەوەی هۆلێت کرێ قوت دەکەویتە سەم لێ ئینسانە قاری ئینسانە بە ئاسمانت کرد وڵا دەرکەکەی پێوەدا چۆ هاتەوە گوتی بیکەنەوە ناوی ئەبوو سەحەر بوو یەکی بچە قەڵەوەکە بوو محەممەد هەبوو لێرێ ئەبوو سەحەر هەبوو ئەبوو سەحەر گوتی بکەنەوە گوتی ببەنە حەمامی بشۆن حەمام چ حەمام هەر مووەکی سەرێ من هەر مووەکی ڕدینا من هەزار سپەیتە بن ئەو بەخوای والله یعنی لەبەر سپەیە بەدەنێ مرۆ دیار نەبوو بەتانی تە بخۆتدا هەموو سپێ بوو چ ڕۆژە چ شەوەکە من نەزانی گوتی خلاص ئەتو تەواو ڕزگارێ بوو ڕزگارت بوو گوتم دێم بەنێ ئەدام کەن وڵا دیار ڕزگارم بوو دێم بەنێ ئەدام کەن وڵی ناگوتی وە دوور حەمام باش بسۆن سەر و دێن و سمبێل و تازە ڕدینام هەمووی بتراشن لە بەس پێ وڵی ناڕدێن و هەموو چیان تراشیم ئەزیان باش شتم و دەستە زیرکێکیاندا من وڵا ئەزیان برمە قاوشێکی غرفەیەکی دیتم کەماڵ کەرکووکی لەوێ
ئەم کەمال کەرکوچی ئەو کەمال کەرکی سەکردایەتی ئەرێ وەڵڵا بەڵێ ئەوە لەوێ کوردی قسەی کرد دڵێمە زۆر خۆش بوو یەکی دی ناوی محەممەد بوو ناوی خەڵکی کفری بوو هەندیان لێدا بوو ئەو بەرێ پێی نوکمەینوکی هەموو کەت بوو نەشا پێ بچیت وڵا باش بوو خواردنێ مەیان گۆڕی ئیدی ئەس بێژم کەماڵ بەر بوو مدیر ناحەی شوان گرتن کەماڵە ئەو لە گۆڕیان پێ کرد ئەس بێژم کەماڵ چوو ئیدی ئەمن مامەوە ئێزە مەسلەی کەماڵە پێشبیرا من بچیت لە تەهرانێ چوومە ماڵا کچمە ماخۆ تم یەکێ دانیشتە کاک سلێمان والله لام وای عەدامیان کردی گوتم کێ دێ من عەدام کرد ئەدی کوێ مرد و نەمری لە قەبرستان لە قەرسنیا پێکەوە نەبووین کورە گوتم ئەتو کەماڵ نی گوتی بەرێ وڵڵا والله مەی ئەمەکەی دوایی کە چوویتە ئێران خەبەر بووی چوویتە کە دکتۆرم لە ئێران کە ئیدی کەماڵە شاد بوومە زۆر دڵێ من خۆش بوو والله ئیدی موامەرە ئەوە کرا سەدام ئەوەی لەسەر نازم گزار انقلابی سەدام کرد انقلابەکە ناجح نەبوو ئەوانە حەلاتە لە زۆرباتیەی حدودی ئیرانی تیارە گەیشتی ئەوانەی کوشت یەک دوو وەزیر بوون و نازم گزار مدیر ئەمنی عام بوو ئەوانەیان هەموو کوشت وڵا ئەمەیان بەردا چەند ئەمایتەوە لە سجن تقریبا والله دوو ساڵ بوو شتێکی هۆ بوو ئیدی نازم گزار کە کوژرا ئەوانەیان گرت هەندێکیان لام وای ئەدام کران ئەمنیان بردا من عامەی قەسرینیا ئەوە بوو لەوێ لەگەمە کەمال کەرکووکی بوو مستەفا سووری بوو زەوای نیهادی برای کاک مەسعودە خەزووری بێژم خەزوورێ نیهادە ئەس بێژم بابێ لەوەندە ئەو لێ بوو حوسێن شێروانیان هینا حوسێن شێروانی هەموو ڕۆژێ هەندێکیان پمشارە لێت بڕی قارەقاری بەسە ئەو ئەسمانت کرد لە پێشوانی ئەوە بەرپرسێکی مدیر شرتە بوو هەولێر بوو مدیر شرتە بوو محافظ بوو زام چێکی وا بوو زۆر تعزیبی ویان تدا هەمویان تازی چاویان باس تعزیبەکان با نەکەم ئیدی ئەزیان برمە ئەمن عامەی لە ئەمن عامەی گوتیان ئەتو ئازادی دێچکەی گوتم وڵڵاهی نەزانم دێچکەم ئەمە هە نزانم ئەوە چ ساڵەکە وڵای دی گوتیان ئەتو دەبی بچێ ڕوومادی ئەمێ نارمە ڕوومادی لە ڕوومادی مدیر شرتەکە زۆر محتەرام بوو گوتی بڕۆ ئەوەی وتێلێک فندق الکەرامە لە ڕوومادی غورفەیەکیان دامن گوتیان لەو غورفە بە ئازادی ئەتو بەس هەموو ڕۆژێ دەبی بێ بەیانی و ئێوارە تەوقیعکەی وڵات چوم گوتیان بڕۆ لە مەدرسەی خۆت بنووسە لە مەدرسەی خۆم نووسی و ئەوانە و یعنی لە ڕۆمادی دەست کردەوە بە خوێندن بە خوێندن بەڵێ اینجا تقریبان ساڵێک لە ڕوومادی مام باشە ساڵێک لە ڕوومادی مام ڕۆژێک مدیر ئەمن گوتی ئیزازێ دەمەتە بڕۆ بخۆ نەهێوە لە ئەژی هاتمە بەغدایێ هاتمە بەغدای ماڵە خاڵم چاوم پچەکۆی کرد کوڕمامێ من لە ئەمریکای هاتبوو گوتمی وەڵڵاهی چەک و حال و مەسەلەی من هۆیە حەبسێ داما وەختی خۆ ئەمن یارمەتیا برایە و دابوو گوتی ئەم دێچمەوە ئەمریکای دێبۆتە ئایتوێنی هەبوو قبولی جامیعای دێبۆتە هەنێرم وەلا کولین ئیدی ئەز هەستام چۆمە دەرەوە چوتە ئەمریکا بەڵێ چۆمە دەرەوە و لێرێ معلمەکەی مدیری مەدرسەی ڕۆژێکی گازمێکی گوتی ئەتو زۆر زیرێکی عمریشت بچە گەورەترە لە تەڵەبانە دەتوانانی امتحانی خارجی بدەیت وەڵاهی گوتم ئەمە نەزانم گوتی ئەس دەزانم ڕۆژێک کات گوتی لە فلان شار فلان سعات امتحان هەیە ناوێتە منێ تەزیل کرد بەس بۆ سنفی شەش خارجی باشە وڵا امتحانم دا خارجی ناجع بووم خارجی ناجع بووم وڵای دی چوومە کولیەی کولەی تۆ کولیە تۆ بەلێ بەخۆی
فشوما كلية طب خلاصم كده والحمد لله تخصص جراحة عامة. لو شهادة كمن هنا ما استهلك الله منها ليرة بوردي أمريكي 50 ولايات، بوردي بريطاني، وإي أسترالي. فما شاء الله إيدي لو فقيري أو مصالة أو زليلي أو بدبختيا رزقارم بو. بەڵام دکتۆر تۆ لەوێەوە جارێکی تر ئەگەڕێیتەوە بۆ ئێران و جارێکی تەرچیتەوە ناو پارتی و دەزەکەیتەوە بە پێشمەرگایەتی و چی وای لێ کردی کە ئەمریکا بە جێبێڵی تۆ بگەڕێت ئەوروپا و ئەوانە هەموو دەمتوای لە ئەوروپاشیشم کردێت توان بە جێبێ لەم وڵا هاتم ڕۆژێک اسماعیلێ برام تێلەفۆنی کرد گوتم اسماعیل عەبدولناسر اسماعیل دائما پاڕەشتم برای منە بەس لە دایکێکی دیە گوتم عەبدولناسر 16-17 ساڵ عمر جاحیل گوتم عەبدولناسر بۆ جارێکی تێلەفۆنی بۆ من ناکات چونکی ئەمن نەشیام تێلەفۆنی بۆ ئەم بکەم مەمنوع بوونەوە ئەزیەتیان بکەن وڵا گوتی گریا حەقەتەن تێلەفۆنەکەی قەپات کرد ئەمیش گوتم دیارە خەتەکە قەپات بوو پاش 3 ڕۆژ تێلەفۆنی کردەوە گوتی عەبدولناسر ئەتوو خۆش گوتم کو گوتی وەڵڵی یادامیان کرد ئەو بوو وەڵڵاهی ڕیوایەت زۆرە ئەوەی کە بڕوا پێکراوە بێ ینی گیرا بوو یا چی ناوڵە گیرا بوو جا ڕیوایەتی زۆرە هەر کەسێک شتێکیت بێژیت ئەمیش گوتم بابە دایک شەهید با برا ئەمە لێرە چ بکەم با هەموو پادشا بم با جوانترین ترومبێلمە یا جوانتری خانی هەسام هەموم فرۆشت یعنی ئەمە تۆڵەکردنەوە بوو نەفسی بوو نفسی شتێکی نەفسی بوو گوتم نا ئەمن بچم باشترە ئەو ڕوحای ئەو ژیانەی مایە باگە ئەو خەڵکی دەرباسکەم هاتمە ئێران هاتمە ئێران و ئیتر چوومە مەکتەب سیاسی لەوێ کاک ئیدریسم دیت کاک مەسئول لە لقایەک بوو ئیدی تقریبا لە ئەوەی خستەخانەی ڕۆژێ تقریبا 56 نەخۆشی پەناهەندەم تدیت لە خستخانەی ئێران ئێران بەڵێ لەوێ ئەو ئیمتحانەکەم لەوێ ئیمتحانم کرد ناجح بووم شەهادە ئیرانیان دامێ کە دەتوانی لە ئێران دکتۆراتی بکەی بەس ئەمن نەهاتووم کە دکتۆراتی بکەم لە ئێران حەقەتەن بمهمات یعنی کاک ئیدریس ئەزێهنارە جارێکی هاتمە ئەوەی هاتمە لە خاکوڕکە لە گوندێ جرجە تازە هاتیمە ئەمیش بۆ مەغریبە دنیا ساڕە پێشمەرگە هەر کەس چۆ ناو پێش دێنداخۆ و پشتا خواندایەک ئەمیش گوتم بە ئەمن گوتیان وڵا ئەتوو بڕۆ ناو کورتانی هەسپی هێسترێ کورتانی هێسترێ گوتیان خۆیرە ئەمریکا نییە ئەوروپا نیە ئێرە بریتانیا نییە ئەو کورتانی هێسترێ ئەمە شەڕت سەدکەین وەڵا ئەمیش دانیشتیم بەرامبەری کورتانی هێسترێ فکر لێت کەمەوە بەخوانتیان گوتە یەک و دوو بزانە ئەگە سەرما بوو ئێستا بە خۆ دێستە ناوی وەڵا سەرمام بوو سەرێ خۆم بردە ناو کورتانە هێسترێ کاکاوە یعنی بۆنێک هاتە مێشکێ من ئێستاش لە ناو مێشکمە یعنی نەخۆشترین بۆن لە دنیاە هاتمە دەرێ وەڵا دنیا سارتر کرد مەزوون چۆ من ناو کورتانی هێسترێ ئەوجا ئەوەندەم دانا ئێرەم سەرما بوو پێیەکەم تبرد ئێرە ساڕ ناتوانانی هەمووی بچێ ناوێ کچکەیە هەتا مە کرد لێرێ خزمەت کرد زۆر باش هەرێ وەڵا کەواتە لە ناو کورتانی هێستریشە لە ئەمریکاواتی تۆ بۆ مە شۆڕش کرد ئەرێ وەڵا ینی دایمەن بێژمە جماعەتێ بێژم کورە بەو خودای ئەو شۆڕشە ئاسانی نەکرایە زۆر باشە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەم وەرەدەین لەگەڵ کاک دکتۆر شێخ سلێمان کاک دکتۆر هەندێک شتی تایبەت هەیە لە تۆ ینی پەیوەندی بە ژیانی تۆ هەیە بۆ نمونە
بۆچی کاگیدیش جارێکە نێرێ بۆ لای مامجەلال بە نهێنیە نێرێ حەزەکەم باسی فکر ما بۆ هەموو پرسیارە بکەی بەس ئەو پرسیارە نەکەی کاک ئیدریس بەڕەحمەت بی گوتی مهمەکی زۆر ئەوە هەیە و ئەمە محاول دەکەین خەتەریات لەسەر نەبی دێت چیان نا ڕێی خۆتە گوتم دیکیوە چم گوت وەڵاهی دێچی مامجەلال خەبەری ناردیە ئەگە دکتۆرەکەیە باوەڕ پێکراو بیتن ینی سڕ لەکنی بمینیت دێشەی بۆمە بنێرە چت بێژ دێت چ دێت خۆڕابینە گومی هەزبەنی ماتە بێژارە ناو ئاگرن و کە دێچم گوتی وەڵا ئەوەش ئاگرە دێت چ ئیدی گوتمی ئەس ئەمرێتە ناشکین شکی پڕاستی ئیدریس زۆر ئینسانێکی نایاب بوو نەرم و حەلیم یعنی ئەو بەردەدگە ئەو بەردەی قسەی کرد بە قانعیت کرد زۆر بە ئەوە بوو زۆر ینی ئوسلوبێکی زۆر 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 جوانی هەبوو مەخصوص دائما لە من تپرسی لە ئیرانێ حتا لە ئەوەی کە هاتە خەستەخانەی کە ئەوەی لە ئیران ئەوەیدا لە ئیرانیدا دوای شەڵە دەبووتە باسکەم گوتم کەنگی بچم گوتە کەنگی ئەمە دە حیمایە بۆتە دانێم دێتە بەنە حدودەیەکێتیا ئەو حیمایە دێلوێرە مینتەوە هەتا ئەتوتێەوە ئەمیش چوم مقڕێمە سەیتەڕیمە و سەیتەڕی کێتیا لێک نێزیک بوو وەڵا ئیدی چوومە ئێمە خەبەریاندایەکێتی گوتیان ئا مامجەلال میوانێکی هاتیە گوتیان بابێت میوانی مامجەلال چوم گوتیان ئێرە مەسئول کاک شۆڕشە کەرتی 28 یا 27 پیرە مەگرون 27 وەڵام من کەستێکی وا بوو یان 29 بوو یان نەزانم گوتم هیچ قەیدیە گوتیان بەس ئەم کاک شۆڕشەی کە ئێستا وەزیر پێشمەرگێ وەزیر پێشمەرگە ئینسانێکی زۆر محتەرەمە گوتیان کاک شۆڕش لێرە مەسئولە و ئەمەی دانایە کە بە سەلامەتی بتگەنینە گوندەکە ناوی یاخسەمەڕ یاخسەمەڕ یاڕەبی وڵا پشەو ئەمەیان برد پشەو بەتەنیا بوو یا خەڵکت لەگەڵا بوو یەکی دیم لەگەدا بوو بەس ئەویدی مامجەلای نەهێشت بێتە گوتی حرەسەکان بە ئەو نەزانیت مەسەلە چیە ئیدی ئەمە چۆینە گوندی یاخسەمەڕ مەقەڕی مامجەلال ئەو ئەوانەی ئاوێ هەیە ئاو مەجرا منفازی ئاوی بۆری جسر و ئەوانە چیمەنتۆ لوانەیان دانابوو زۆریان لەسەرێک دانابوو قۆریان کرد و ئەوەشیان دانابوو ئەوە مەقەڕی مامجەلال یازا ساڕۆخت لێدا با تاسیری دەکەن سوی مامجەلال شێخ زۆر خۆشحاڵم هاتی گوتم ئەمر کە مامجەلال گوتی طبعاً ئەمە ناوێتەیە گۆڕی لێرە ئەتوش خۆ پێشمەرەکان ناوی خۆتە نەگوتی گوتم ناوەڵا گوتی چونکی نەوەک تەسیری هەبی لەسەر ئیسماعیلی برات و ئەوانە وەڵا ئیدی دوو کەس لێ بوو دەرمانمان کردن بریندار بوو بەریندار هەردووکیان بریندار بوون پێشمەرگە بوون نەخێر ناخازم سەرەکە ئاشکراکەم بەس عەرەب بوون عەسکەری بوون ئێزا ئەخسیر کرابوون زانم چ بوو وڵا دوو ڕۆژ لەوێ مامەوە دەرمانەوەوانە و گوتی وەزعیان چییە گوتم وەڵاهی وەزعیان زۆر باشە گوتی ئەتوو ئازادی دەشەی بڕۆی بەسەند دەرمانی مە بۆ نووسی کە مامجەلال هاتە ئوسترالیاش گوتی سڕەکە هەر ئاشکرا نەبوو گوتم مامجەلال ئەنگۆ سیقەپمە هەیە ئەمەش بەس ئێستەیترەوە زۆری بەسەر ڕۆشت و سڕەکەیت بە زوعەتماندا وەڵاهی ئەس بێژم خزمی سەدامە بوون یەک لە زابتەکان خزمی سەدام بوو سەدام ئامادە بوو
هەرچی حەبسیەکانی مەیە بەریان بدە و یعنی ئەوەیەک هەبوو ئێجا مامجەلال ئەس بێژم هیچ کرا چونکی مامجەلال زۆر حەریز بوو لەسەر سەحەتی وانە گوتمی مامجەلال ئەگە بەخازە ئەس دەمینمەوە گوتی ناوەڵا ئێرە خەتەرە تەیارە زۆر تێت ئەتوش تشتێکت لێ بێت بۆمە زۆر گەورەیە زۆر بە گەورە لەسەرمە دێ هێتە حسابکردن ئەو شۆ جماعەتت دەدەمێ دەبنەوە ئەو جێ کەسووی جا چوومەوە کاگدیس ڕەحمەت بی گوتی چ بوو گوتم وڵڵی نەشم بێژم گوتم مامجەلال وەعدێدای باس نەکەم وەکو جەنابەت گوتی نەخۆش بوون گوتم نابریندار بوون گوتی چ زمانە قسەیان گوتم عەرەبی زیاتر پرسیارە نەکە ڕجایت کەم بەخوای من وەعدێدای ئەس بێژم ئەوانەیان ئاڵوگۆڕ پێکرد تشتێکیان پێکرد پڕەیان من چونکی ئەمن کە هات مامجەلال هاتە ئوسترالیاش من لێ نەپرسی یارێ ئەو مەسەلە ئەنگۆ ئەوانە چ لێ کرد دکتۆر شتێکی تر باسی ئەوت کرد کە تۆ لە خەستخانەی ئێران لە ورمیە بەڵێ کارت دەکرد خەڵکێکی زۆر بریندار بوون ینی بەهۆی بردومانەکانی عێراقەوە کە خەڵکی مەدەنیان بردومانەکەن هەر لەو سەر و بندەیە کاگی دیز وەفا دەکە تۆ شایەتی لەسەر هەندێک شتەی تەیارە هات لە حەمامیدا لە ئۆرمیێ لە مەدرسەی منداڵایدا لە سەڵماسیدا ئەمە 4,000 کوشتی و بریندارمان هەبوو یەک ئافرەت 4 کوڕێوێ کوژرا بوون ئەوجا هەرتی گوت یا ئەبەڵفەزل یا ئەبەڵفەزل یەک هات گوتی خەفەشۆ ئینا ئەس پیشی ئەبەڵفەزل ومەردەن ئەگە کاری میکرد اونجا میکرد گوتی کچێ هش بە ئەو تارانە دەکەن ئەبوڵفەزلی هاتینە ئەگە ئەبوڵفەزل شتێکی بکردوە لەوێ دەیکرد چی ئەبەڵفەزل ئێستاش ئەمن هەر پێتکەنم کە دێتەوە بیرم ئیدی ناو خەستخانە جێ نەبوو لە حەوشەی خەڵک بریندار و ئەوانە و زۆربەی هەر بێ بەنج برینەکانمە درووە دکتۆرێ دیتم وڵای ئەو حرەسی خەستخانەی هات پۆلیسەکە گوتی جەنابی دکتۆر بارزانیا شمارە میخوان گوتم نەیگوت کێیە گوتی نە گوتی هەندێک بارزانیا هاتی نەوتیان توێت چون دوینم کاک ئەدریس بلێزەرێک سۆر وەکو جێبینە بەس جێب نییە 8 سلندەرەکان سۆر و ئەدریس لە پێشەوە دانیشت و سایقشی ئەزێژم میرخان ئاودەلوانە برایە ئاودەلت گەدا بوو 5 نەفەر بوون هاتە خارێ گوتە شێخی من چتۆی گوتێ ئەسبەنی گەڵک باشم وەڵڵا گوتە چەند کەسی ئێمە هاتی نەکوشتن بەس ڕاستی بۆم بێژە مەگوتێ وەڵڵی ئێمە بەس ژنێکی ملێوێ بریندار بووی دەنە کەس ئێمە نهاتیە کوشتن تم ئەوە زۆربەی یە سەڵماس و ئەوانەیە گوتی سوار بەدا بچین گومی قوربان ئەس سوار بەدا بچین دکتۆرە ئیرانی هەموو حەلاتینە ئەزێ مایمەوە دوو دکتۆرێ دی یعنی ئەمەژی سوندێ خارە قەسەم منێ خارە خیانەتی ئەوە خۆ نەکەم ئەس نەشم جێبێلم گوتە ئاخر تو نزانە سبەی خەستخانەیش دەت عێراق گوتی ئەتوش لەسەر مە حسابی ئەگەر تشتێک بێتە ڕێکاتە سبەی دێبژن بەری خۆبدا چۆ ناو پارتی و بەری خۆبدێ هات دانە کوشتن گوتمێ وەڵڵاهی دەبێ من عەفو بکەی سبەی دەهێم گوتە باشە گوتم ئەگە سبەی دکتۆرێک بێتە جێم گوتە باشە سبەی سەعەت 12 بۆ نانە ئەزێ ڕوونشتمە گوندێز ڕازگەی بەس نەبێژە کەسەم دێ ڕازگەی بین گوندێ ڕازگەی بین نیوڕانەی نانە ناخۆمەتا تو تێی گوتمێ سەر چاو گوتی وعد گوتم وعد دی چوومە ژۆرێ جیکێمش هەموو بخین ڕۆی دەوری سعات 9:30 ئەزێ جەرەس گوتیان ئەسعافێکی بنێرن ئەدریس بارزانی وەسی خەتەرە هەمیش وەڵڵاهی زۆر عاجز بووم سواری ئسعافی بوو خەستخانە گوتی تو دیکیوە چ ئەو من نەخۆشە گوتم برا ئەدریس بارزانی نەساغە وڵا سوار بووین چوین لە ڕێکار ڕاژانێک گەیشتینێ دەستم دائێرە گوتم برا ببنەوە
نين خستخانه تواب وساعتك توابوا ف السد شو بده سنيجي بشوت السد سنيجي جلطي لي دابو حقا بتجلطك امري خداي كرت خدای لێ خۆش بیتن ئینسانێکی باش بوو چونکە ئەو کاتە هەڵە نەبووم عراق پرۆپاگەندەیەوەی بڵاو کردەوە کە گوایە بە بردومان و ئەوانە ئێستاش زۆر خەڵک ئەو باسەکەم پێیان غەریبە بێژی نا ئەوە عێراقی کوشت گوتم برا ئەوە لە ماڵا خۆ بوو لە سلیڤانە کو عێراقی کوشت ئەزانم هاتن لە ڕێ ئەمن بخۆ فاسی کرێ ئێزە خەڵک نۆکەش عینی قسات جەنابەت بێژن نا عێراقی لێدای و نەزانم چی گوتم وڵڵی برا عێراقی لێ نەدا جەڵتەی لێدا خودی لێ خۆش بیت هاتمەوە خەمێکی گەورە ملەتی کورد ئەو هەوەختە لە هەموو وەختێک زیاتر احتیاجی بە دریس بارزانی بوو یا شێخ زۆر جار باسیەوە ئەکرێ کاڵێن پیاوێکی دیندار بوو واللهی دینی خۆیت کرد یعنی لەو دیندارانە مەسعود دیندارترە ئیدریسێ ئەویش دایکێت وان دیندار بوون دایکە هەردووکە زۆر دیندار بوو چونکی هەردووک من تدیتن لە حاجی و مەرا و لە ئەوانە ئیجا هاتمەوە هەندێک بارزانی لە هاتبوونە خەستەخانەی نەخۆش گوتیان چ بوو گوتم وڵڵا مەسعود هێتیم مەسعود بووە هێتیم گوتیان کو گوتم وڵڵا ئیدریس مر کەواتە مەسعود جارێکی دی هێتیم بوو حەقەتەن بووە شین و گریانە عاجزیەک ئێزا تازیەکە هەر ڕۆژێ لە گوندێکی بوو لە گوندێت سەیدا ئیدی ئەمیش یێواش یێواش کیمیاییان لێدا و مەشاکل پێیا بوو ئیدی خلاص گوتم جێ من لە ئیرانێ نەما تۆش بەڵێ بەرەو تورکیە بەڵام پێشەوە حەزەکەم پرسیارێک لێ بکەم بۆچی حیزبوڵڵا تۆیان گرت کوزانی واللهی ئەمە نووسست بووین لە دانگا شەکیوە سعات 5 پێ دێ بوو وڵا دیتم یەک دەری تفەنگی تێرەنا گوتیان خۆ نەبزیوە هەمیش گوتم کورە ڕابن جاشە ئەمە گرتن ئەمە لمەوەرە جاشن خۆ پێشمەرگەکی دێک تەگرین وڵا سەری خۆم بم کورتانی هینا دەرێ دیتم یەکە جەمەدانی سوورد بەدا جەمەدانی سوورد جلکێ پێشمەرگا وڵا گوتین سیلاحی خۆدانن وڵا سیلاحیان لە پێشمەرگاستان ئەمە سیلاح لاڵ نەبوو قونتاغەکەیان دەزیەکان لێی نادەرێ و لە یەک دووەکشیاندا یەک دوو زلەیان لێدا لەو پێشمەرگانەش ئەوانەیە ئەمەیان گرت حزبوڵڵا دەیان ناسم لێرە ساغن سێ کەس حزبوڵڵا بوون ئەوە دیش هەموو پازدار بوون بە زیلکی پێشمەرگا و بە جەمەدانی سوور بوون ئەمەیان بردە حەیاتێ لە حەیاتێ ئەمەیان بردە غورفێکی یەک تحقیقیان پمە کرد ئەم گوت چوون چوو کرد کێ و دەرمان کرد کێ و ئەوە کرد و کێ نزانم کێ و کرد خۆ ئەمەش ئەمە گوت وڵڵا ئەمە هیچ نزانێ ئەمە هاتینە ئێرە پێشمەرگێنە خەڵک نەخۆش بووە دەرمان بکەین ئیدی ئەمەیان بە پێیا بردەوە بێم زوورتێ دوو ڕۆژ لە بێم زوورتێ بووین ئێوە گیرا بوون ینی ئەمەیان گرت ئەمەیان گرت و وەڵڵا ئەمەیان پێ ئەخسیری بردە ئەوەی بردە بێم زوورتێ بێم زوورتێ تەنی شنوەیە ئەمەیان بردە مەقەڕی حەزبوڵڵای وڵا دوو ڕۆژ یان سێ ڕۆژ لەوێ بووین ئەمن نوێژم تکرد لە سەد هاتە بەرە یەک هات گوتی وەرە هێڵە ئێرە جێ نوێژانیە هاتە بۆ من نوێژە لێرە بکەی وڵامەش چوین تاقیق غورفە بوو وڵا ئەزیان گاز کردم ئەدەم بارزانی دانیشت بوو ئەمیش زۆر عاجز بووم گوتم کاگات هەم خودێ ئەتو شەرمێ ناکەی وڵا گوتی ئەمە نەزانێ ئەتوت گەدای تاوە ئەوەی کرد هەم وڵا ئیدی گوتمێ ئەمن
چتکەن وەرمە بکەنێ بەس ئەو پێشمەرگانە کوورە بەدبەخت گونا حنگۆ گرتینە بۆ ئەوانە بەڕەڵاکەن ئەمن حەبسکەن وڵا ئاغای حەمیدی گوتی ئەتوو بڕۆ دەرێ پێشمەرگەکە گازکردن وڵا پێشمەرگەکانی ئازاد کرد دوای گوتیان ئەوە ئاغای ئەدهەمە گوت بادگەمە بێت تەزیلێکیاندان نەبوو دەنگیمان تەزیلت کرد وڵا ئەدهەم گوتی تگە من دابچین دکتۆر گوتم منە وڵاهیت گەتە نایم ئاغای حەمیدی گوتی نە با تگەمە بچین دەبێت گە من بێت ئاغا حەمیدی مەسئول قەرارگای ڕەمەزان بوو یعنی نەغەدا ئادهام بارزانی و ئاغای حەمیدی بەیەکەوە پێکەوە تاقیقیان لەسەر هەردووکە تاقیب من و پێشمەرگە کات کرد وڵا ڕۆیشتن ئەمنیش سوار بووم تگە ئاغای حەمیدی وانە ئەزیان برمە نەغەدەی لە قەرارگای پاسدارە وڵا لێرێ ئەمنیان تێکردە غورفەکی لە غورفەکەی نووسە ئەوە تەلەفۆنی ماڵی مەیە ئەمن فلان ڕۆژ دێمە ئەدام با قۆڕان گوتم ئەو ڕۆژە ئەمن پێچم ئەوەیە بەڵال دوو بەڵای زۆر عاجز بووم وڵا دیتم دەرکە کراوە ئاغای حەمیدی هات یەکی دگەدا بوو ناوی سەید براهیم ئێستا ئەمری خودای کردیە کوردە ئیرانی بوو مهاجر بوو بابێوە پاسدار بوو هات گوتی شێخ شووس چێتەیە گوتم هەنا ناسم گوتی ئەدی ئیسماعیل تازە چۆ گوتم برای منە گوتی هوشەنگ گوتم کوڕمامێ منە گوتم فەرهەنگ گوتی کوڕمامێ منە گوتی ئەتوو بۆ لە خارج دکتۆر ئەمە شەهادەت تێ دیتە ئەتوو هەموو شەهادانە لە ئیرانێ تا ئیمتحانێدا توێ قبول بووی شۆڵا دکتۆرێت کرد تە چۆڵ هەیە گە و بارزانیانە گە پارتی گوتمێ وەڵا گوتی ئەتوو بۆ نەچۆی تگە جیهادی سازندگی ئیشکەی گوتم برا ئەز نهاتیمە بۆ جیهادی سازندگی ئەز هاتیمە با برا هەموو ئیعدام ئەز هاتیمە مش یا بێمە کوشتن یا خزمەتێکی بۆ ملەتی خۆ بکەم تۆ متەرجمێکی یاخود وەلجێڕێکی معتەرەف بووی لەلایەن یوێنەوە بەڵام لە ئوسترالیا کۆمەڵێکە سایەتی گرنگە بینی وەکو پتروس غالی و کە ئەو کاتە سەرۆکی یوێن بوو سکرتێری یوێن بەڵێ ئەمانە چۆن بینی چۆن ناسیین واللهی بەخۆی کاک شەوکەت بامەڕنی هەبوو مەسئولی علاقات بوو لە ئێران خەبەری بۆ من نارگوتی کاک مەسعود گوتیتی بە ناوی مە بە ناوی بەرەی کوردستانی شتێک بکەت ئەمیش هەموو ڕۆژێ تەلەفۆن بۆ ڕادیۆ تەلەفۆن بۆ جەریدە کە عێراق ئەوهای عێراقی هۆ کرد عێراقی هۆ سەدامە هۆ کرد سەدامە هۆ کرد حەقەتەن فەلای ڕادیۆ ئەوانە تۆزێک ناسراو بووم ئیدی کە ئەمن لە خەستەخانەێکی ئیشم کرد پێنس ئۆف وێڵز عایلەی ڕئیس وزەرای هاتبوو چەند جار هاتنەوێ ناوی پۆل کیتینگ بوو لە ڕسمەکان لێرە هەیە پۆل کیتینگ گوتی ئەتوو لە زۆر محازەرات لەسەر مەسەلەی کورد بەست کردیە لێرە لە زۆر جەریدا ڕسمێتەم دیتیە ئەوەش حەقێکی تەی شەرعیە دیفاع لەو ملەتەی بکەی و دژی ڕژێما سەدامە قسا بکەی بەس ڕئیس ئەمە متحیدە پۆتروس غالی دەهێت خازە ببینە گوتمی ئەرێ وەڵڵا گوتی 15 دقە 5 دقە وەختی دایتم بەس بۆتە دەکەمە 15 دقە وڵا ئیدی 15 دقە باسی ئەنفالێ بارزانیام کرد باسی بابێ خۆم کرد باسی ئەو زوڵمەم کرد دگە پۆتروس غالی هەڵوێستی چۆن بوو هەڵوێستی زۆر دیبلۆماسیانە وەڵامی یایتەوە یعنی واللهی ئینسانیانە هیچ ئینسانیەتی سەمپەفی ئینسانی گوتی بەخوای دەگەتم ملەتێک هەتا ئێستا هیچ قەومیەتێک نییە لە کورد گەورەتر و بێ وڵات بیت هەتا وڵاتیشت نەبی ئەتوو زوڵمت هەردی لێکرێت ئیتر چاوپێکەت نەکردگە پۆتروس غالی بوو ئێستاش هاتمەوە کوردستانی حەزت لە تەکیە دانان و شتیوان نییە
یاخود شوێنێکە بۆ کە ناونیشانی بڵێن بنەماڵەکە و تەکیەی ساداتی نهری نهری بێ بەڵێ بەرێ وەڵا یعنی ئەوە یەک لە ئومێدا منە لە ژیانێ خۆی سەیدەکانی مە تقریبان 1000 عائلە هەنە لە ئیرانی و عێراقی تورکیا حدودەکەل دەستمەیە کۆبوونەوە سەید ئەنوەر لە ڕاژانێ لە ئیرانی گەورەی ئێستا لە ماڵی سەیتای لە هەموو عمرترە سەید ڕەشید لە شەمزینانە کوڕمامەیەکن کوڕمامی بابێ منن ئەوانە لەگە سەیدا خڕبوونەوە کە دەبی پاش 86 ساڵ ئەمە برا گەورەیەکی یاردین سپیەکی دابنین چەند کۆبوونەوە کرا ناویان ئەوەکە هاتە سەرە من کە ئەتو خوێندێتت لە دنیاە گەڕ دیڵێن ئەڵێ بازەکە بەسەر شانی تۆ نیشت وەڵا بە زۆر هینان ئەمن گوتمێ مامۆ ئەگەر ئەمن ئەوێ شۆڵێ نەکەم گوتی پەتە پێخۆشی پێخۆش نەبی دەبی هەر باشە کەواتە ئێستا هیچ پرۆژەیەک هەیە بۆ وەڵاهی لەو پرۆژە ئەمن ئەردەکەم گرتیە لە سۆران کە بە تەمامە مزگەوتە و تەکیەکی لێ چاکەم بەس هەندێک لە کارمەندەکان لە 2001ەوە هەموو ڕۆژێ ئەرقەلەکم بۆ دروست دەکەن نان هێشتە ئەو مەشروع پیرۆزەی دروست بکەین کە خەڵکێک بێ نانێک لەوێ بخۆت خەڵکێک بێت فێرە دەرسێکی قورئان بیت فێرە ئەدەبێکی کورداتی بیت یعنی ئەمە نەک بەس ئومێدی من فێرە قورئانە بەس فێرە کورداتیەکی پاک و خاوێن ببە فئومێدی من ئەوەیە بەس هەتا ئێستا نیان خەڵکیان هەیە نیان هێشتە ئەو مەشروعە دەست پێ بکەین بەس ئیشاءالله ئەمە خدا کەریمە ئیشاءالله زۆر مەمنونی جەناب دکتۆر جان ئەگەر شتێکی تایبەتن نەبێ من سوپاس دەکەم بەوەی کە ئەم بەرنامەیەمان تۆمار کرد پێکەوە و بەڕاستی کۆمەڵێک بابەتی گرنگمان باس کرد هەمووی شتی مێژوویی بوون شایەتی بوو ڕاستە هەندێک برینمان کولانەوە بەڵام پەیوەندی بە مێژووە هەیە ینی هەریەوە نییە مێژووی کوردەوە بێ باسی بکەین بەڵێ وەڵا ئەگەر شتێکی تایبەتن نەبێ من سوپاس وەڵاهی زۆر شتت لە مێژوو نوێ کردەوە کە خەڵک نزانیت ئەس پڕاستی شەرمەزاری جەنابتم ئەو برانە نەما خزمەتکارم میوانداریەکەی ئێمە قبول کرد و لە ماڵەکەی خۆتە ینی ئێمە میوانی تۆ بووین وەڵاهی ئەتۆ یعنی ئەوەل کەسە کە لەسەر مێژووی ساداتی نەهری بەرنامەیەک دروستکە ئینشاءالله ئەوە لەکن خودداش بۆ جەنابەت حساب دەکرێت و پێم خۆشە هەر ئینسانێک خۆی بە ئیماندار بزانێت دوعای خێرت بۆ بکەن مەمنونم سوپاس دەکەم ئینشاءالله تەمەند درێژ بیت بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین کە لەگەڵ کەسایەتیەکی دیکێ و بەخواتان دەسپێت پەیوەندی باپیرەت و ئەوانە لەگەڵ شێخ مەحموود و ئەمانە چۆن بووە یەکەم کەس بووە قەیسەری لە کۆیە دروست کردیە ئەو جا مزگەفتی گەورەی کۆیەی دروست کردیە لەگەڵ حیزبی بەعسابەینە چۆن بابم کەیفی پێ نەداها بە حیزبی شووعی هەرچەندە کوڕە ئاغاز بوون ڕوتبەی پاشایەتیشیان دایتە دوایان نەفی دەکەن لە بۆ حلە و جنوبی عێراق بە ناوی وەی سارێ داهاتە هەولێرێ داوای شتی دەکرد لە کۆی ئەک لەوانە جادەی قیربەینی کۆی و هەولێرێ